بەڵام قسەکردنی زیاتر لە بارەی ئامانج و گرنگی شۆڕشی گوڵان و بەرهەمەکانی شۆڕشی گوڵان بەڕێز کەرمان جەزت بەرپرسی لە قیب 26 پارتی دیموکراتی کوردستان لە سۆرانەوە لەگەڵماندا. بەڕێز کەرمان جەزت سڵاوتان لەبێتەوە کاتتان باش. سلااف بۆ کەکێ کرمانجە مژور دەست پێ بکەن کارگەریە شۆڕشا گوڵانی لەسەر ئاستان نافخۆیی لێ هەروەها ئاستان ناودەولەتی دەژی چ بوو؟ طبعا نسکۆی شۆڕشی ئەیلول توانم بڵێم لە ئەنجامی پلانێکی یەکجار گەورەی نێودەوڵەتی و هەرێمایەتی بوو کە توانی بۆ ماوەیەک شۆڕش ڕابگری و نرخی ئەو پلانە بەڕاستی زۆر گەورە بوو لەلایەن هەردوو دەوڵەتی ئێران و عێراقیشەوە. بۆیە ئەوە بەرنەما و بنەمای ئەو پلانە بە ئەندازەیەک داڕژرا بوو کە ئیدی شۆڕش جارێک کە کورد تااقەتی ئەوەی نەبێتەوە چیا بێتەوە شاخ. شۆڕشی گوڵان کەمتر لە ساڵێک کە لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول دەستی پێکردەوە کە دەستی پێکردەوە بەڕاستی لە تەوەقعی دژمنان نەبوو و هەموو هاوچێشەکانی کە پێشتر کاری بۆ کرابوو سەراژێری کردنەوە. ئەوە کاریگەری زۆر بوو و شۆڕشی گوڵان ئەتوانین بڵێم ئیدامە پێدەری شۆڕشی ئەیلول بوو و بە ماوەیەکی زۆر خێرا پێشمەرگە گەیشتۆ چیا و ئەمە شتێکیش ئیشارە پێ بکەم لە سەردەمی شۆڕشی ئەیلول بەهۆی ئەو پلانە دژمنان توانیان کە شۆڕش ماوەیەک نسکۆ پێ ببەن و لەسەر لە بواری عسکەریدا ڕای بگرن، بەڵام ئەوەی نیانتوانی کە ڕحەتی شۆڕژگەری خەڵک هەڵوەشێنەوە. بۆیە لە منتیقەی باڵەکایەتی ئەتوانم بڵێم کە مەدرسەی کوردایەتی بوو لەلایەن بارزانیەوە لەوێ دامەزرا بۆ سەرکردایەتی گەورەترین شۆڕشی نەتەوەی بۆ ماوەی زیاتر لە 12 ساڵ. ئەو مەدرسەیە خەڵکی تێکڕای کوردستانی بەتایبەت ناوچەی باڵەکایەتی وا ڕاهێنا کە باوەڕ بەخۆ بن، شۆڕژگێر بن و دوای نسکۆش بەشێک لەو خەڵکانە ئەسڵ نەخۆیان تەستیم بە ڕژێم کردەوە نا شاخەکانیان بەجێهێشتن و یەکەم پێشمەرگەکانی کە چوونەوە شاخ پێشمەرگەی دەبەری باڵەکایەتی بوون. بۆیە کاریگەریەکان بە ئەندازەیەک فراوان بوون کە بە ئاسانی مەیدانی شۆڕش گەرم بوو و خەڵکێکی زۆر ڕوویدا شاخەکان کردو و شۆڕش بەردەوام و دەست پێدا و ڕۆژ بە ڕۆژ مەیدانی خەبات ئاوەدانتر بوو تا گەیشتنە ڕۆژگاری ئەوڕۆمان. بەڵێ وەکو بەڕێزیشتان باستان کرد لە دوای ڕێکەوتنە شومەکەی جەزایر و نسکۆی شۆڕشی ئەیلول بیرۆبۆچوونێک دروست بوو بۆ ئەمڕۆ لە وتارەکەی سەرۆک بارزانیشدا هەبوو کە ئیدی پارتی ناتوانێت بێتەوە ڕیزی خەبات و دەبێتە مێژوو، بەڵام شۆڕشی گوڵان ئەم بۆچوونەی ڕەت نەکردەوە و ئەوەشی دەرنەخست کە ئەو بۆچوونانە بۆچوونێکی کورد بینانە بوون. بەڕاستی دوای پلانەکەش حەزەکەم ڕەنگە زۆرنەوەی نوێ ئەو شتانەی لەبەر چاوڕوون نەبی. دوای پلانەکەش ئەو ئابلوقەی لەسەر پارتی هەبوو لە چ لە دووی ئێران چ لە ئاستی هەرێمایەتی ئابلوقەیەکی ئاسان نەبوو. یانویست بە هەر شکلێک بێت لە شکلەکان تەنانەت ڕێکەوتنی لابەلاش کرابوو کە بە هەر شکلێک لە شکلەکان هەر جوڵانەوەیەکیش هەبێ پارتی ئەگەر سەرکردایەتی نەکا ڕەنگە ئەو ئەزوڵانەوەی بەرەو سەرکەوتن نەڕوە. بۆیە ئاسان نەبوو کە پارتی مەیدانەکە گەرم کاتەوە. بەڵام هەر لە کاتی دوا بڕیاری بارزانیش کە پێشمەرگەکان و سەرکردەکان لە شۆڕشی ئەیلول کۆ کردووتی ئەمە موامەرەکەی هێندە گەورەیە، ڕەنگە ئەو موامەرە مەزالی ئەوەی نەدا کە ئەمە بتوانین موازهەی ئەو هەموو دژمنانە بکەین کە لە هەر چوار دەورەمانە سەر کورد ڕێککەوتون وا باشە ماوەیەک شۆڕش بوەستینین، بەڵام ئەمن دڵنیاتانەکەمەوە کە 6 مانجی پێناچی پێشمەرگە دیتۆ شاخ و شۆڕش دەست پێ ئەکاتەوە. بۆیە خەڵکێکی زۆر بە ئومێدە ژیا پیان و هەر خەڵکێکی زۆر کە چەکەکانیان فڕێ نەدان چەکەکانیان شارنەوە و وەکو باسم کرد خەڵکێک هەر لە شاخ مایەوە لە منتیقەی باڵەکایەتیش کە نزیکترین نوقتەی پەیوەندی بوو بە سەرکردایەتی کۆمەڵێکی زۆر هەر لە سەرەتاکانی شۆڕش بە چیا کەوتنەوە. بەڵام ڕۆژی ئەتوانین ڕۆژی 26 گوڵان کە دیاری کرا بە ڕۆژی شەهیدان ئەو دەستەی 24 کەسەی کە لە حاجومەرانەوە بەرەو شاخ ڕۆیشتن ئەو دەستەیە ڕێخستوتر بوون
و بە فەرمانی بارزانیش گەیشتنەوە بارزانانی نەمەر گەیشتنەوە شەخەکان بۆی بتوانن دەست بە شۆڕش بکەنەوە هەرچەندە لە یەکەم شەودا ئەوان ڕوبەڕووی پلانی دژمن بوونەوە ڕوبەڕووی کەمین بوونەوە شەهیدێکی قارەمانیاندا کە سەرکردەی ئەو دەستەیە بوون بەڵام ئەوانەی تر ڕغمی ئەو خەسارەتەی کەدایان دوو برادر دوو پێشمەرگەشیان بریندار بوون جگە لە شەهید بوون چیان بەجێنی هێشت و بەردەوامیان بە خەباتدا و خەرچی تریشیان گەیشتەوە ڕێز بۆیە بەڕاستی هەستانەوەی پارتی و وەشکاندنی تۆقی ئەو پلانە گەورەی جەزائیر بۆ پارتی بەڕاستی هەستانەوەیەکی گرنگ بوو کە هیچ لە ڕەنگە لە دوای ئەوەشدا زۆر جار محاولە کرابی بە شێوازی ئەو پلانە پارتی گۆشەگیر بکریان ڕابۆستیندرێ بەڵام جارێککە نەیانتوانی پارتی ڕابگرن و ئەوە نیشانە و کاریگەریەکانی هەستانەوەیە کە لە شۆڕشی گوڵان بۆی شۆڕشی گوڵان لای پارتی ئێستا شۆڕشێکی گەورە و گرنگە و بە گەورە و پشکۆیەوە وەڵامی یادێکرێتەوە کێکی کرمان شۆڕشا گوڵانی 26 گوڵانی 1976 15 ساڵ دەرباس بوون کورد بە یەکرێزی ساڵ 1991 بە ڕاپەرینی کوردستان هەموو ئازادکردن ئیرۆت پەیاما خودە جەنابێ سەرۆک بەرزانیژی دیار کرد و بەرژەوەندیên کوردستانی بەسەر هەموو بەرژەوەندیانن û Kurd divê ev rewşa Rûdayî bi yekrêzî rûbirûyî bibin xwendina te ji peyama Serok Barzanî re çi bû ya îro ئەمن پێم وایە جەنابی سەرۆک لە جوانترین بەرگەکانی کە ئەمڕۆ یادی شۆڕشی گوڵانی پێکردەوە بە تایبەتی بە پەیامەکەی کە بەشداری لەگەڵ ئێمە کرد لە ئاهەنگی 26 گوڵان ساڵیادی 26 گوڵاندا وێڕای ئەو هەست و خۆشەویستی کە بەرامبەر باڵەکایەتی و بەرامبەر پێشمەرگە و قوربانیدانی خەڵکی باڵەکایەتی دەریبڕی یەک لە جوانترین بەرگەکان ئەو بەرگەیە بوو کە دووبارە داکۆچی لەسەر پێکهاتن و لێکنێزی بوونەوە ئاکاتەوە ئەوەش نیشانەی وردبینی جەنابی سەرۆکە دووربینی جەنابی سەرۆکە لە ئاست ئەو مەوقعی و پێگەی ئێستا کورد تێیدایە کە یەکریزی و تەبایی نێوان کورد چەند پێویستە بۆ ئەمڕۆ چەند ڕۆژێک بەر لە ئێستا خۆتان ئەزانن لە بارزان ئەو پەیامیدا کە پێویستە چارەسەری کێشەکان بکرێ بەشێکی زۆر کێشەکان ینی لە دوای پەیامەکەی جەنابیان بەرەو ئاستێکی لێک تێگەیشتن ڕۆیشتن ئەگەر کەمێکی مابوو بەڵام ئەوەی ئەوڕۆ بەڕاستی داکۆشیکردنەوە بوو یعنی ڕەنگە خەڵکێک پاش ئەو حەدەسی ئەو ڕۆژانەی پەرلەمان ئەو ناکۆچەی بوو خەڵکێک وای تەسەوڕە کرد کە هەرچی کراوە پاشەکشەی تێکرێ بەڵام ئیسراری جەنابی سەرۆک داکۆچی جەنابی سەرۆک بە تایبەتی لە ڕۆژێکی وەکو ئەوڕۆ پێم وایە پەیامێکی زۆر گەورە و جوان بوو بۆی کامە جارێکی تر حزبەکان ناکۆچەکانی خۆیان لە نێوان خۆیاندا چارەسەر بکەن و هیچ ڕێگایەکی ترمان لە پێشدانیا لە غێری پێکهاتن و پێکەوەی بۆ پاراستنی دەستکەوتەکانی کوردستان ئەوە نیشانەی گەورەی جەنابی سەرۆکەوە تەسەوڕەکەم ئەوڕۆ جوانترین دیاری بوو کە لەو ساڵیادی شۆڕشی 26 گوڵان داکۆچی لەسەر کردەوە بەڵێ بەڕێز کەرمان جازت بەرپرسی لەخی 26 پارتی لە سۆران و لەگەڵماندا بسپاس بۆ بەڕێستان